شاسوار عەبدولواحید وەک بازرگانی سیاسی لەژێر باڵی بنەماڵەی بارزانی و میتی تورک. دوای ئەوەی شاسوار ساڵی 2005 کۆمەڵێک مەشروعی وەبەرهێنان وەردەگرێت لە شاری سلێمانی و هەولێر، ئەم پرۆژانە وا دەکات شاسوار پەیوەندیەکی باش لەگەڵ بەرپرسانی پارتی لە هەولێر دروست بکات و دەستی بگات بە بنەماڵەی بارزانی. ئەم پەیوەندیەی لەگەڵ بنەماڵەی بارزانی دەبێتە دەرفەتێک کە شاسوار زیاتر لە 55 ملیۆن دۆلار لە حکوومەت قەرز بکات و زەوی بۆ پرۆژەی وەبەرهێنان لە باشترین شوێنی سلێمانی وەربگرێت و پارەی پشکەکانی چاڤیلاند بخوات. چۆن بزانیت پەیوەندی سیاسی شاسوار و پارتی ڕاستە؟ دوای مردنی نەوشیروان موستەفا پارتی پێویستی بە کەسێک بوو کە بە ناوی ئۆپۆسیۆن دەربکەوێت و قسە بکات بۆ ئەوەی ڕێگە نەدات هێزێکی ڕەسەنی سیاسی خاوەن گوتار و ستراتیژ لەدایک بێت. بۆ ئەم دۆخەش بیریان لە دروستکردنی شاسوار کردەوە لە یەکەمین هەنگاویشدا پارەیان پێدا و هەموو ئاسانکاریەکی سیاسی و ئیداریان بۆ کرد. ئەم جۆرەش ئەوەی پارتی نەی دەتوانی بیکات لە سوکردنی ئیدارە و سیاست شاسوار بۆی دەکرد. ئەو جا هەر لە شکاندنی کەسانی سەربەخۆ و ڕۆژنامەنووسان و چالاکوانانی سیاسی بگرا تاکو ناشرینکردنی ژیانی سیاسی و کای سیاسی لە کوردستانی عێراق. لە ئێستاشدا شاسوار بۆتە ڕەمزێکی جێبەجێکردنی پلانەکانی پارتی و میتی تورک لە کوردستان لە ڕێگەی میدیاکەیەوە.